ژیانی ئێمەی کەمەندامان لە کوردستانێکی پڕ خێر و بەرەکەت، لە کوردستانێکی پڕ بەنەوت، لە کوردستانێکی پڕ لە دەوڵەمەنی دۆلار، بەڵام هاوشانی ملیۆنێرە دۆلارەکان سەدان کەمەندامی برسیمان هەیە کە نان نییە بیخوات، سەدان کەمەنداممان هەیە کە 8 ڕۆژ تێدە بەڕێ بەسەر بانکی ڕەمەزانی پیرۆزدا لەسەر سفرەیەکی بەتاڵ، لەسەر گیرفانی بەتاڵ دەژی. ئەمەی کە دەیبینن ئەم سفرە ڕاخراوە، ئەم قاپە بەتاڵە، ئەمە ژیانی کەمەندامانە. مژدەی بەخشینی زیادکردنی موچەکان درا، هاوشان لەگەڵ بەخشینی موچەکان هەزاران کەمەندام موچەیان بڕا. تەنها شوێن لە کوردستاندا کە ئێستا موچەی بڕاوە کەمەندامانە، تەنها گرفت کە لە موچەکاندا دروست دەبێ کەمەندامانە. بۆ دەبێ سەرباری ئەو هەموو موچە ملیۆنیە، ئەو هەموو خانە نشینە نایەساییە تێناگەین، بۆ دەبێ تەنها کێشە بۆ 100,000 کەمەندامان دروست بێت. هەموو مانگێک سەدان کەمەندام موچەکەیان دەبڕێت، هەموو ساڵێک جارێک دەدرێنەوە بە لیژنە، هەموو مانگ جێت کۆمەڵێک گرفت دروست دەبێت بۆ کەمەندامان.